سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی چلەم، پلانێک بۆ کوشتنی فێرعەون. لەو کاتەی کە من لە دەرباری میسر دوور بووم، ژانە سەرەکەی فێرعەون دووبارە بوو بۆ نیگەرانی و بەسەر ڕوحیدا زاڵ ببوو. ئامی کاهینی گەورەی پەرستگەی ئاتون بۆ ئەوەی فێرعەون هێور بکاتەوە بڕیاریدا کە لە دوای هەڵگرتنەوەی بەروو بووم، لە کاتێکدا کە لافاوی نیل هەڵدەستێ جەژنێکی 30 ساڵەیی بۆ فێرعەون بەرپا بکە. فێرعەون لە 13 ساڵ زیاتر پاشایەتی نەکردبوو، بەڵام قەیدی نەدەکرد کە جەژنی 30 ساڵەی بۆ بکەن، چونکە لە ماوەیەک لەوە پێشەوە لە میسردا بووبووە نەدید هەر کاتێ فێرعەون حەز بکە ئاهەنگی جەژنی 30 ساڵەی خۆی بگێڕێ. کاتێ من هاتمەوە میسر، بەرووبوومیان هەڵدەگرت و جوتیارەکان بە بۆنەی زۆربوونی دەغڵ و دانەکان لە چاو ساڵانی ڕابردوو ڕازی تر بوون. لەبەر ئەوە دەڵێم ڕازی تر بوون چونکە ڕەزامەندیەکەیان بە تەواوەتی نەبوو. هێشتا دەنکە گەنمەکان وەکو ڕابردوو لێکە و پەڵەی پێوە بوو. گوندنشینەکان هێشتا هەر بێبێزاری و ترسەوە گەنمەکانیان بەکاردەهێنا. کاتێ من گەڕامەوە، بازرگانەکانی میسر لە پەیمانی ئاشتی نێوان فێرعەون و ئازیرۆ زۆر خۆشحاڵ بوون، چونکە بەهۆی بەستنی ئەو ڕێکەوتن نامەیەوە بازرگانەکانی میسر و سووریا دەستی پێکردەوە. لە ڕووی ڕامیاریەوە هاتنی باڵوێزی بابل بۆ میسر گرنگێکی زۆری بەخۆوە گرت، چونکە ئەو باڵوێزە یەکێک لە خوشکەکانی بورە بوریاشی پاشای خۆیانی لەگەڵ خۆیدا هێنا بوو کە بیکاتە هاوسەری فێرعەون و دەیویست داوا لە فێرعەون بکە کە کچێکی خۆی بکاتە هاوسەری بورە بوریاش. کچدان بە فێرعەون و وەرگرتنی کچ لە ئەخناتونی فێرعەون دەیسەلماند کە پاشای بابل نیازی ئەوەی هەیە کە لە بارامبەر مەترسی هاتیدا لەگەڵ فێرعەوندا یەک بگرێ. میسریەکان کاتێ بیستیان کە پاشای بابل داوای کچی فێرعەونی کردووە کە بیکات بە هاوسەری خۆی، سەریان سۆڕما، چونکە بەپێی باوەڕی ئەوان خوێنی پیرۆزی ئەندامەکانی خێزانی فێرعەون نەدەبوو لەگەڵ خوێنی بیانیەکاندا تێکەڵ بێ. فێرعەون لەم پێشنیارە ناڕازی نەبوو، بەڵام من زانیم کە لە دڵەوە لەوەی کە کچەکەی لە میسر دوور دەکەوێتەوە بۆ بابل دەڕوا دڵگرانە، چونکە فێرعەون دەهاتەوە بیری کە چەندین جار شازادە خانمە کەمتەمەنەکانی میتانی بۆ ئەوەی ببنە هاوسەری فێرعەون دەهاتنە میسر و لەوێدا دەمردن، دەترسا کە کچەکەی ئەویش لە بابل بمرێ. کەچی لەگەڵ ئەوەشدا فێرعەون دۆستایەتی پاشای بابلی ئەوەندە لەلا بەبایەخ بوو کە بە ئەم فیداکاریە ڕازی بوو. بەڵام ئەو کچەی کە دەبوایە ببوایەتە هاوسەری بورە بوریاشی پاشای بابل لەو کاتەدا 2 ساڵان بوو. فێرعەون بە باڵوێزی بابلی وت کە کچەکەی خۆم لە میسردا تایبەت دەکەم بە بورە بوریاش و باڵوێزەکەی بابل لەلایەک و
فرعون لەلایەکی ترەوە بە وەکالەت لە زیاتی پاشای بابل و کچی فرعون گۆزە دەشکێنن بۆ ئەوەی بورە بوریاش بزانێ کە ئەو کچە هاوسەری خۆیەتی. لە دوای ئەوەی پێگەیشت ڕەوانەی بابلی دەکەن و باڵوێزی بابل بە ئەم کارە قایل بوو. کاتێ من گەیشتمەوە ناو شاری ئاسۆ، فرعون لە تاو ئازاری سەری دەیناڵاند، بەڵام گەیشتنی هەواڵی پەیمانی ئاشتی لەگەڵ ئازیرۆ هەروەها هەواڵی یەکگرتنی بابل و میسر باری تەندروستی فرعونی بەرەو باشی برد. ئەوی بۆ بەشداریکردن لە جەژنی سێمین ساڵەی پاشایەتی ئامادە کرد. ئامی کاهینی گەورەی پەرزگەی ئاتون بەش کۆمەندێکی زۆرەوە ڕوانیە ئامادەکاریەکانی جەژنی سێمین ساڵەی پاشایەتی ئەخناتون. داوای لە دانیشتوانی باشووری میسر کرد کە نوێنەری خۆیان بۆ بەشداری پێکردن لەو جەژنەدا بنێرن، ئەوانیش نوێنەرەکانی خۆیان بە گوێ درێژی خەددار و زەرافەوە ناردە ئەوێ. هەندێک لە نوێنەرەکان مەیمونی بچووکیان بەدەستەوە بوو، مەیمونەکانیش تووتیان بەدەستەوە گرتبوو. نوێنەرەکانی دانیشتوانی باشوور هەندێ بەندەیان لەگەڵدا بوو کە لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە بەڕواڵەت زێڕ و شەفرە و قوتووی لە داری ئەبنووس دروستکرا و پەڕی وشتورمرخیان پێشکەشی فرعون دەکرد. بەڵام منەمزانی کە ئامیە و کەلوپەلانەی لە خەزێنەی فرعونەوە دەرکرد بوو بۆ ڕواڵەت سازی دابوویە نوێنەرەکانی دانیشتوانی باشوور کە پێشکەشی فرعونی بکەن. خەڵکی تەبەس بانسەری بەندەکانیان بە یەکتری نیشان دەدا کە بە دووڕ و گەوهەر جوان کرابوو. ئەیانوت ئەم سەبەتانە پڕە لە زێر، بەڵام من دڵنیا بووم کە سەبەتەکان بەتاڵ بوون. فرعون هەستی بە ئەم فێڵە نەکرد، وای زانی کە بەڕاستی دانیشتوانی باشوور ئەو دیاریانەیان پێشکەش بە ئەو کردووە لە وەفاداری ئەوان و لەوەی کە خەڵکانێکی دەوڵەمەندن، ئەگەرنا نەیانەتوانی ئەو دیاریانە پێشکەش بکەن. خۆشحاڵ بوو فرعون. بەڵام دیاریەکانی باڵوێزی بابل ڕاستەقینە و گرانبەها بوون. بە بۆنەی سێمین ساڵی پاشایەتی فرعونەوە هەندێ باڵوێز لەلایەن کریت و ئازیرۆوە هاتن. باڵوێزی کریت هەندێ شوشەوات و جامی زێڕین کە بە شێوازێکی زۆر جوان نەخشێندرا بوون پێشکەشی فرعونی کرد و چەند گۆزەی ڕۆنی ڕوەکی بەتام و بۆن خۆشیشی بۆ هێنا بوو کە تەنها لە کریتدا دەسەکەوت. ئازیرۆش هەندێ دیاری ناردبوو چونکە بۆ هیوایە بوو کە بەرامبەر بە ئەو فرعونیش دیاری بۆ بنێرێ. سەرەڕای ئەوەش دەیویست بەهۆی باڵوێزەکەی خۆیەوە کە دیاریەکانی پێبوو لە بارودۆخی میسر زانیاری پەیدا بکا و بزانێت کە نەخۆشی شێتی فرعون، چونکە ئەو بیستبووی کە فرعون شێتە تا چڕادەیەک ڕاستە. لە دوای کۆتایی هاتنی مەراسیمی جەژنەکە، ئەخناتون لەگەڵ دوو کچەکەی خۆیدا بەرەو پەرزگەی ئاتون ڕۆیشت و منیش لەگەڵیاندا ڕۆیشتم. لە پەرزگەکەدا فرعون کچەکەی خۆی لە تەنیش باڵوێزی بابلدانا و پاشان کاهینی گەورە بە پێی ڕێوڕەسمی ژن و مێردایەتی گۆزەکەی لە نێوان کچەکەی فرعون و سەفیرەکەی بابلدا شکاند.
کاتێک گۆزەکە شکێنرا ڕوانیم سەفیرەکەی ئازیرۆ لەبەر پەژارە دەموچاوی ڕەش هەڵگەڕا، چونکە ئەو دەیزانی کە چەمکی شکاندنی گۆزە ئەوەیە کە لەمە بەدووە خانەوادەی پاشایەتی میسر و بابل لەگەڵ یەکتریدا هاوپەیمان دەبن. ئەگەر ئازیرۆ پەلاماری میسری بدایە، بابل بۆ یارمەتیدانی فیرعەون لە دژی ئازیرۆ دێتە ناو شەڕەکەوە. لە پاش گۆزە شکاندن کچە مناڵەکە داچەمیەوە و کەرتێک لە گۆزە شکاوەکەی هەڵگرت. هەمووان ئەم بابەتەیان بە شتێکی باش لە قەڵەمدا و وتیان لە داهاتوودا دەبێتە ژنێکی بەختەوەر. لە پاشەوەی لە پەرزگە گەڕاینەوە داوام لە فیرعەون کرد کە لە جێگەی نووستن پشوو بدا، بەڵام ئەوەندە نائارام بوو کە نەیەتوانی لە جێگەدا بمێنێتەوە. من دەرمانی هەورکەرەوەمدا پێی بۆ ئەوەی پەرێشانیەکەی کەم بێتەوە، بەڵام دەرمانەکە کاری تێ نەکرد و خەوی لێ نەکەوت. لەسەر قەڕەوێڵەکەی هەڵسا و ئەیوت سینۆها سینۆها، ئەمڕۆ یەکێکە لە گەورەترین ڕۆژەکانی بەختەوەری من، چونکە بینم کە ئاتون بەهێزی خۆی ئەم هەموو قەرەباڵغیەی لە میسردا هێناوەتە کایەوە، شار و گوندی دروست کردووە، باخەکانی سەوز کردوتەوە بە ئاوی نیل کە خۆی ڕەوانەی کردووە ئەوان تێر ئاو دەکا. هەندێک کات فیرعەون دەستی بۆ ئاسمان بەرزە کردەوە، بە جۆرێک ڕایەوەشان ئەدوت بە دەستەکانی ئەتوانێ تاریکی و بەدبەختیەکان لەناو ببا. ئەیوت ئەی ئاتون، تۆ لە کاتی ڕۆژدا وەکو خۆر تیشک لە زەویە دەیت، هەموو چاوەکان تۆ بینن، بەڵام تۆ ئەوەندە درەوشاوەی کە کەس ناتوانێ ڕاستە و خۆ چاوت تێبڕێ، چونکە ڕووناکیەکەت کوێریانەکە، بەڵام کاتێ کە ئاوا دەبی شەودادێ خەڵکی چیتر ناتبینن بۆ نووستن چاو لە یەک دەنێن. لەمە و دوا ڕووناکیت درەوشاوەتر لە ڕۆژ لە ڕوحی منەدا. فیرعەون ئەوەندە شڵەژا بوو کە من گوێم لە لێدانی دڵی بوو. لە تاو گەرمدا هاتن کەوتە گریان و پاشان دەستی بەرز کردەوە و بە تاسەوە ئەم گۆرانی بۆ ئاتون وت کەس نییە کە بەڕاستەقینە تۆ بناسێ، تەنها ئەخناتونی کوڕت تۆ ناسێ، ڕۆشنایی تۆ هەمیشە لە دڵی ئەوەدا، شەوان وەکو ڕۆژێکی ڕووناک لە دڵی ئەوەدا. تۆ مەبەستەکانی خۆت تەنها لە ئەخناتونی کوڕ دەگەیەنی، جیهان لە دەستی تۆدایە، هەروەها کە خۆت خوڵقاندوتە و بەردەوام بەڕێوەی دەبەی. کاتێک کە تۆ هەڵدەیت مرۆڤ زیندووە بێتەوە، کاتێکیش کە ئاوابی مرۆڤ ئەمرێ. تەنها تۆ پێوەری ژیانی مرۆڤت لەدەستدایە و مرۆڤ بەبێ بوونی تۆ توانای ژیانی نییە. فیرعەون بە شێوەیەک ئەم هۆنراوەیی بە دڵپاکی و تامەزرۆیی و شادیەوە وت کە کاری لە من کرد، بەڵام من لەبەر ئەوەی کە پزیشکی ئەو بووم نەمەتوانی هەتا نیوەی شەو گوێ لە سرودەکەی ڕابگرم. بە هەر شێوەیەک بوو لەسەر جێگاکەی درێژم کرد و هەرچەندە دیسانەوە نەیتوانی بنوێ، بەڵام ئەم جارەیان نەمهێشت هەڵبستێ و لەو شەوەدا بە دیار سەری فیرعەونەوە وەک ئەو بەخەبەر بووم. فیرعەون لە بەیانیدا لە جێگەکەی هاتە دەرەوە و بەرەو باخ ڕۆیشت و لەوێدا دەستی بە پیاسەکردن کرد. هەندێ جار لە حەوزە گەورەکەی ناوەندی باخەکە نزیک دەبەوە، دەیڕوانی فڕینی مراویەکان. کاتێ خۆر چارەکێک بەرز بۆوە، دوو کەس لە نزیک حەوزەکە پەلاماری فیرعەونیاندا کە بیکوژن. هیچ یەکێک لە پاسەوانەکانی فیرعەون لەوێ نەبوون، تەنها یەکێک لە شاگردەکانی توتمس لە تەک حەوزەکەوە وێنەی مراویەکانی دەکێشا، چونکە توتمس جەختی لەوە دەکرد کە شاگردەکانی ئەو دەبێ وێنەی گیان لەوەرەکان
لەسەر شێوەی ڕاستەقینەیان بکێشن، نەک لەسەر ئەو شێوانەی کە لە پێشینانەوە مابەوە. ئەو نیگارکێشە کاتێک کە دەبینێ ئەو دوانە بە تەمای کوشتنی فێرعەونن، خۆی دەخاتە بەردەمیان و هاوار دەکات و بانگی پاسەوانەکان دەکا. خۆتێوەردانی نیگارکێشەکە دەبێتە هۆی ئەوەی فێرعەون لە مردن ڕزگاری بێ و تەنها شانی کەمێک بریندار بێ، بەڵام وێنە کێشەکە دەکوژرێ و خوێنەکەی ئەو کراسەکەی فێرعەون سوور دەکا. کاتێک کە من ڕۆیشتم سەیری برینەکەی فێرعەون کەم ئەو دوانم بینی کە یەکێک لەوانە سەری تاشی بوو، ڕۆنی لەسەر و دەموچاویدا بوو. هەستم کرد کە لە شوێن کەوتوەکانی خوای پێشوو ئامونە. ئەوی تریان هەردوو گوێی بڕابوو، دیار بوو لە ڕابردوودا تاوانی کردهبوو، لەبەر ئەوە گوێچکەکانیان بڕی بوو. پاسەوانەکانی کۆشک ئەوانیان بەستبەوە بۆ ئەوەی بزانن کە چۆن بیریان لە کوشتنی فێرعەون کردوتەوە. لێیانەدان، بەڵام ئەو دوانە بەبێ ئەوەی گوێ بدەنە لێدانەکە بەردەوام ناوی ئامونیان بەسەر زماندا دەهێنا و من بۆم دەرکەوت کە کاهینەکانی ئامون ئەو دوانەیان بە توانای نەزانراوی خۆیان وها لێکردبوو کە هەست بە ئازار نەکەن. پەلاماردانی ئەو دوانە بۆ کوشتنی فێرعەون ڕووداوێک بوو کە لە میسردا هاوتای نەبوو. لەو ڕۆژەوەی کە میسر دروست بووە، فێرعەونەکان دەسەڵاتیان تێدا گێڕا بوو تا ئەو ڕۆژە ڕووی نەدا بوو کە یەکێک باشکرا هەوڵی کوشتنی فێرعەون بدا. ئەگەرچی زۆر لە فێرعەونەکان لە کۆشکەکانی خۆیاندا بە زەهر دەکوژران و هەندێک لە ئەوان شەو بەپەت دەخنکان، یان بە بەهانەی ئەوەی کە نەخۆشن و پێویستە سەریان بقڵشێنن نەشتەری دەکران کە بمرن. بەڵام هەموو ئەم تاوان و کوشتنانە بەنهێنی و لە ناو کۆشکدا دەکران. هەمیشە مەرگی فێرعەونە کوژراوەکەیان بە مردنێکی سروشتی دەردەخست. بەڵام هەرگیز نەبینرا کە لە میسردا باشکرا زیانی گیانی لە فێرعەون بدەن و بیانەوێ لە ناوی ببەن. باڵوێزەکەی بابل ڕاستیە کرد کەیوت سەردەمەکەی ئێمە بەرەو نەمانەچێت و چاخێکی نوێ دەست پێیەکە. یەکێک لە نیشانە ئاشکراکانی دەستپێکردنی سەردەمێکی نوێ ئەوەیە کە بە ئاشکرا هەوڵی کوشتنی فێرعەونیاندا. بە ئامادەبوونی فێرعەون ئەو دوانەیان ناچار کرد کە قسە بکەن و بڵێن کە کێ فەرمانی پێداون فێرعەون بکوژن، بەڵام ئەوان وەڵامیان نەدایەوە. پاسەوانەکان بە قامچی لێیانەدان کە ناوی هاندەری تاوانەکە بدەن، بەڵام ئەوان بەبێ بڕانەوە ناوی خوای پێشوو ئامونیان دەهێنا و نەفرەتیان لە خوای نوێ فێرعەون دەکرد. باخناتونیانەوت ئەی فێرعەونی درۆزن، تۆ بە دڵنیاییەوە بە سزای کردەوەکانت دەگەی، دەبیتە نەفرەت لێکراوی هەمیشەیی. ئەوەندە ئەو دوانە نەفرەتیان لە ئاتون کرد کە فێرعەون تووڕە بوو، فەرمانیدا کە ئەشکەنجەیان بدەن، بەڵام ئەشکەنجە تەنانەت هەڵکێشانی ددانەکانیان کاری لەوان نەکرد و یەک لە دوای یەک نەفرەتیان لە ئاتونە کرد و ئەیانوت ئەی فێرعەونی درۆزن، تۆ ئازانی کە ئێمە لە تۆ و خوا نەفرەت لێکراوەکەت دەترسین. ئێمە کەسانێکین کە باوەڕمان بە خوای ڕاستەقینەی ئامون و ئەو کەسەی باوەڕی بە ئامون بێ هەست بە هیچ ئازارێک ناکا. کاتێ فێرعەون زانی ئەوان هەست بە هیچ ئازارێک ناکەن، زۆر لە ئەشکەنجەکردنی ئەوان پەشیمان بۆوە. بە پاسەوانەکانی وت بەریان بدەن، چون کاروەکو چۆن هەست بە ئازار ناکەن، هەرواش نازانن کە چی دەکەن. بەڵام لە دوای ئەوەی دەست و قاچی ئەو دوانەیان کردەوە، پێیان وتن کە ئێوە ئازادن و دەتوانن بۆ هەر شوێنێک کە دەتانەوێ بچن
ئەوان جنێویان بە فیرعەوندا و وتیان ئەی فیرعەونی فێڵباز و درۆزن، ئێمە بکوژە بۆ ئەوەی بگەینە ژیانی هەمیشەیی کە بەردەوام لەگەڵ ئاموندا بژین. کاتێک کە بینیان پاساوانەکان دەیانەوێ بە زۆر لەوێ دەریان بکەن، خۆیان ڕاپسکاند و بە جۆرێک بە قۆچی سەری خۆیان بە دیوارەکەدا دەکێشا کە سەریان تێکشکا و مردن. ئەو ڕۆژە تێگەیشتم کە ئامونی خوای کۆن ئەگەرچی لەلایەن فیرعەونەوە سەرنوگوم کرابوو، بەڵام تا چ ڕادەیەک دەسەڵاتی هەیە چۆن بەو کارتێکردنەی خۆی فەرمانڕەوایی بەسەر ڕۆحی خەڵکیدا دەکا. لەو ڕۆژە بەدواوە هەموو کەس دەیزانی کە گیانی فیرعەون لە مەترسیدایە، ئەگەر پارێزگاری لێ نەکرێ دەکوژرێ. بۆیە لەو ڕۆژەوە دۆستەکان و پاسەوانەکانی فیرعەون تەنانەت ئەو کاتانەش کە لە باخەکەدا پیاسەی دەکرد لەگەڵیدا بوون و لێی گیانە دەبوونەوە. ئەم پلانەی کە ناوەڕۆکەکەی بە خەڵکی ڕاگەیەنرا بووە هۆی دەمارگیری زیاتری هەردوو لایەنگرانی ئاتون و ئامون. هەردوو لایەن ئەگەر بیان توانیایە ئازاری لایەنگرانی بەرامبەر بدەن درێخیان نەدەکرد. لە ڕۆژی سیەمینی ساڵی پاشایەتی فیرعەون کە لە ڕاستیدا 13هەمین ساڵی پاشایەتیەکەی بوو، لە شاری تەبەز خەڵکی بەبینینی زەرافە و کەرەکێویەکان و مەیمون و تووتیەکان کەیفخۆشیان دەرنەبڕی و هەندێ توند و تیژی لە نێوان پەرستگاکاندا ڕوویدا و هەر کەسێکیان بە خاچی ژیانەوە ببینایە لێیانەدا و دوان لە کاهینەکانی ئاتون کە لە نێوان ئاپۆڕەی خەڵکیدا گیریان خواردبوو کوژران و لەوەش خراپتر ئەوە بوو کە باڵوێزە بیانیەکان لە میسردا بوون بینیان کە هەوڵی کوشتنی فیرعەون دراوە. ڕوانیان کە گەلی میسر بە پێچەوانەی دابوونەریتی دێرین باشکرا بە تەمای کوشتنی فیرعەون بوون. واتە ئەوان بۆیان دەرکەوت کە فیرعەونیش پیاوێکە وەکو خەڵکی تر و دەکرێ بکوژرێ و ئەگەر بکوژرێت هیچ شتێک ڕوونادا دنیا وێران نابێ. من دڵنیام کە باڵوێزی ئازیرۆ هەندێ دیاری لە فیرعەونەوە بۆ پاشاکەی خۆی برد، جگە لەوانە هەواڵی سەرنجڕاکێشتری بۆ ئازیرۆ برد. منیش هەندێ دیاریم بۆ ئازیرۆ نارد و هەندێک کەلوپەلی یاریم بۆ کوڕەکەی نارد. ئەو کەلوپەلانە بریتی بوون لە کۆمەڵێ سەربازی کەواندار و نێزەدار کە پیشە سازەکانی پێشووی پەرزگەی ئامون لە دار دروستیان کردبوو. من فەرمانمدا نیوەی ئەو سەربازانە ڕەنگی سەربازەکان سووریان لێ بدرێ و نیوەکەی تریش ڕەنگی سەربازەکانی هاتیان لێ بدرێ بۆ ئەوەی کوڕە بچووکەکەی ئازیرۆ بتوانێ ئەم دوو دەستە سەربازە لەگەڵ یەکتریدا بەشەڕ بدا گەمەیان پێ بکە. ئەو پیشە سازانەی کە لە ڕابردوودا لە پەرزگەی خوای کۆن کاریان دەکرد لەبەر ئەوەی ئامادە بوون کە هەندێک کاری وەکو دروستکردنی ئەو سەربازە دارینانە بکەن، چونکە بێ ئیش بوون و بۆ پەیداکردنی بژێبی خۆیان بە ئەم جۆرە کارانەوە خەریک دەکرد. لە کۆندا کاری ئەو پیشە سازانە ئەوە بوو کە کەشتی و خزمەتکاریان لەدار بۆ دەوڵەمەندەکان دروست دەکرد کە لە کاتی مردنیان بیکەنە ناو گۆڕەکانیانەوە بۆ ئەوەی لە دوای مردن بۆ گەیشتن بەسەر زەمینی خۆرئاوا سواری ئەو کەشتیە بن و ئەو خزمەتکارانەش لەو دنیادا کاروباری ئەوان بگرنە ئەستۆ. بەڵام لە دوای ئەوەی کە ئامون لە ناوبرا دابوونەریتی خستنە ناو گۆڕی کەشتی و خزمەتکاری لەدار دروستکرا و تەرک کرا، لە دوای ئەوە ئەو پیشە سازانەی ئامون ناچار بەکاری ترەوە خەریک بوون کە لەوانە دروستکردنی سەربازی دار بوو بۆ یاری مناڵان.
فرعون لە دوای ئەوەی کە لە پلانەکە ڕزگاری بوو وای بیرکردەوە کە ئەو ڕووداوە بۆ ئاگادارکردنەوە و تێبینیەک بووە کە لەلایەن ئاتونەوە کە زیاتر بۆ بڵاوکردنەوەی بیر و باوەڕی خوا نوێەکەی تێبکۆشێ. ئەو دەم بۆ یەکەمین جار تامی تۆڵە سەننەوەی بۆ ئاتون نەک بۆ خۆی لە دەمی ئەخناتوندا لەزەتی وەرگرت. بە ناوی پەرەپێدانی بیر و باوەڕی خوای نوێوە فەرمانیدا کە هەموو کاینەکانی خوای کۆن لە ناو ببرێن، هەموو لایەنگرەکانی ئامونیش بنێرنە کانگەکان و ئاشکراشە کە وەکو هەمیشە هەژار و بێدەسەڵات و ساویلکەکان گرفتاری فەرمانبەرە بێبەزەیەکانی فرعون بوونەوە. تەنانەت یەک دانش لە کاهینەکانی ئامون نەکەوتە داوەکەوە چونکە ئەوان لە جێگەیەکدا دەژیان کە کەس دەستی نەدەگەیشتە ئەوان و پاسەوانە سەرکێش و دڵڕەقەکان دایانزانی کە کاهینەکانی ئامون لایەنگر و سەربازی فیداکاریان هەیە بۆ دەرخستنی گوێڕایاڵیان دەکەوتنە گیانی هەژاران و بێدەسەڵاتەکان و خەڵکانی بێتاوان بە تاوانی ئەوەی کە ناوی ئامونیان بەسەردەمدا هاتووە دەیانگرتن و دەیان ناردە کانگەکان. هەر جارێک کە کۆمەڵێ بێگوناه ڕەوانەی کانگەکان دەکران تووڕەیی و کینەی خەڵکی لە دژی فرعون زیاتر دەهاتە جۆش و لە دڵیاندا داوایان لە ئامون دەکرد کە گیانی فرعون دەربکە بۆ ئەوەی لەستەمی ئەو ئاسوودە ببن. فرعون لەبەر ئەوەی کە کوڕێکی نەبوو کە لە دوای خۆی ببێتە پاشای میسر بۆ دەستەبەرکردنی ئایندەی پاشایەتی هەردوو کچەکەی خۆی دایە دوان لە گەورەکانی میسر. بەم شێوەیە کە مەریتاتونی کچیدا بە گەنجێک بە ناوی سەمەنخەگر لە دەرباردا خزمەتی دەکرد. ئەم گەنجە جوان و خۆشڕەفتار یەکێک بوو لە باوەڕدارە دەمارگیرەکانی ئاتون. ئەویش وەکو فرعون هەندێک جار تووشی گەشکە دەبوو. لە کاتی گەشکەگرتنیدا وای دەزانی کە ئاتون دەبینێ و گوێی لە دەنگێتی. فرعون سەمەنخەگری زۆر بە بڕوادار دەبینی، زۆر لێ رازی بوو. لە دوای ئەوەی کە کچەکەیدا پێی تاجی خستە سەرسەری و ئەوی کردە جێنشینی خۆی. وتی لەمە دووە سەمەنخەگر دەبێ بە پاشای میسر. کچەکەی تری فرعون کە ناوی ئانێکس ئاتون بوو درا بە کوڕێکی 10 ساڵان کە ناوی توت بوو. کوڕی گەورەکانی میسر بوو. لە دوای ئەوەی کە توت بوو بە هاوسەری ئەنێکس ئاتون واتە بۆ مێردی پۆستی سەرۆکایەتی تەویلەی پاشایەتیاندا پێی. توتیش وەکو زاواکەی تری فرعون جوان بوو بەڵام کەمێ سز بوو، حەزی لە نووستن بوو. کاتێک کە لە خەو هەڵدەستا یاری بە بووکەشوشە دەکرد و بەردەوام داوای شیرینی دەکرد. بەڵام فرعون بەو پێی کە من تێگەیشتم دوو گەنجی ملکەچ و گوێڕایەڵ و بێتوانای بۆ زاوایەتی خۆی هەڵبژار کە لە داهاتوودا نەتوانن بەرامبەر بە بیر و بۆچوونی ئەو بەرگری بکەن. هەرچێکی بووتایە بەبێ چەند و چوون بیان کردایە. من وا بیر دەکەمەوە کە سێشت بووە هۆی ئەوەی کە فرعون دوو کچەکەی بداتە ئەو دوو کوڕە. یەکەمیان ئەوە بوو کە هەردووکیان لە باوەڕدارە دڵسۆزەکانی ئاتون بوون. دووەم ئەوە بوو کە هەریەکە لەو دوو گەنجە لە بنەماڵەیەکی گەورە و قەرەباڵغ لە گەورە ناودارەکانی پلەیەکی میسر بوون. بەلقی بنچینەیی ئەو خێزانە لە قەڵەمەدران و فرعون بەم دوو پەیوەندیە دوو بنەماڵەی پلەیەک و گەورە و خێزانداری میسری لەگەڵ خانەوادەی پاشایەتیدا هاوپەیمان کرد. سێمیش ئەوە بوو کە هیچ یەکێک لەو دوو گەنجە لە بەرامبەر فرعوندا هەڵوێستی نەبوو، نەیدەتوانی بە پێچەوانەی ویستی پاشای میسرەوە بجوڵێتەوە. لەگەڵەوەشدا کە ئەم دوو پەیوەندیە داهاتووی پاشایەتی کردنی بنەماڵەی ئەخناتونی دەستەبەر کرد، بەڵام بەداخەوە دەمارگیری زۆری فرعون بەرامبەر بەخواکەی ئەو ئاتون و توند و تویژی و دەسەڵاتدارە بێبەزەیەکانی ئەو
خەڵکی شاری ئاسۆی بێزار کرد. کاتێک کە من لە خانووەکەم هاتمە دەرەوە و بە کەژاوە بە شەقامەکاندا دەڕۆیشتم، هەستم دەکرد شەقامەکان بێدەنگن. لە سەرەتادا هەستم بەهۆی بێدەنگیکردنەکە نەدەکرد، پاشان بۆم دەرکەوت کە هۆی ئەو بێدەنگیە ئەوەیە کە چیتر خەڵکی پێناکەن و بەدەنگی بەرز قسە ناکەن. لە خانوە گشتیەکان واتە سۆزانی خانەکان دەنگی مۆسیقا نەدەهاتە گوێ و شارەکە وەکو خانەی مەرگ لە بێدەنگیدا خامۆش و نوغڕۆ ببوو. هەر کەسێ بە شەقامەکاندا تێپەڕی بە ترس و لەرزەوە دەیڕوانیە ڕاست و چەپی خۆی کە نەوەکو تووشی پاسەوانەکانی فێرعەون بێت و ئەوان ڕێگەی پێبگرن و بڵێن ئەگەر زێڕ و پارەمان نەدەیتێ بە تاوانی ئەوەی کە باوەڕت بە ئامونە دەدنێرینە کانگا. پاشان ترس بە جۆرێک بەسەر خەڵکیدا زاڵ بوو کە تەنانەت لە ماڵەکانیشیان نەدەهاتنە دەرەوە. من هەندێ جار کە لە ماڵەکەی خۆم گوێم دەگرت کە دەنگی شار ببیستم، بەڵام بۆم دەرکەوت کە شار ئەوەندە بێدەنگە کە جگە لە دەنگی ڕژانی ئاوی کاتژمێرەکەم هیچ دەنگێکی تر نەدەهات. تەنها دەنگی کاتژمێرەکە گەواهی ئەوەی دەدا کە هێشتا ڕەوتی ژیان بەردەوامە. بەڵام وەکو ئەوە بوو کە بڵێت من دوایین کاتەکانی ئەم سەردەما ژمێرم. بەڕاستی شاری ئاسۆ مردبوو. ئەگەر هەندێ جار گالیسکەیەکی سەربازی بە شەقامەکەدا تێپەڕیایە، دەنگەکەی بە جۆرێک دەخولایەوە کە لە گوێی مندا وەکو هەورە بروسکە دەنگی ئەدایەوە. هەندێ جار چێشتیەکە قازێکی دەگرت سەری ببڕێ، دەنگی قازەکە لەو بێدەنگیە ڕەهایەدا منی دەهێنایە لەرزە. لە کاتێکدا کە لە شاری ئاسۆ لە سەرەتای دروستبوونی یەکێک بوو لە جوانترین و دڵگیرترین شارەکانی جیهان، هەر کەسێک دەهاتە ناو ئەو شارەوە وای بیر دەکردەوە کە هەنگاوی ناوەتە شارێکەوە کە سەرزەمینی خۆشی و کامەرانیە. بەڵام چۆن کاتێکە کرم لە ناو میوەیەکدا دروست بوو ئیتر لە ناوی دەبات یان بۆ گەنی دەکا، بە سەرچوونی کاتیش کرمێکە کە خۆشی و شادی لە ناو دەبا. ئەگەر ستەم و زۆرداریش بە تێپەڕینی کات هاوپێچ بێ، ئەوە شادی و بەختەوەری زووتر لە ناو دەچێ. بە جۆرێک ژنگەی شاری ئاسۆ غەمهێنەر بوو کە من حەزم دەکرد بۆ تەبەست بگەڕێمەوە. هەندێ لە گەورەکانی دانیشتوانی ئاسۆ بە بەهانەی کوشت و کاڵ یان بازرگانی یان پێویستی بە شودانی کچەکانیان گەڕانەوە تەبەس و ئیتر نەهاتنەوە. ئەگەرچی لەوانەش بوو کە فیرعەون لێیان تووڕە بێ، بەڵام ئەوان زیاتر لە فیرعەون و ئاتون لە ئامون دەترسان و لەبەر ئەوە بۆ تەبەز ڕۆیشتن کە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئاموندا دۆستانە بکەنەوە. من هەواڵم بۆ کاپتان نارد کە نامەیەکم بۆ بنێرێت و داوام لێ بکە کە بۆ ڕاپەڕاندنی کارەکانی خۆم بێم بۆ تەبەز، هەتاوەکو من بتوانم ئەو نامەیە نیشانی فیرعەون بدەم و لە ئاسۆ دەربچم. کاپتان نامەکەی نووسی و من نیشانی فیرعەونمدا، وتم بۆ سەرۆکاری کارەکانی خۆم دەبێ بۆ تەبەز بڕۆم. ئەویش ڕێگەی بە ڕۆیشتنمدا و من سواری کەشتی بووم و شاری ماتەم گرتووی مردووی ئاسۆم نایە پشت سەری خۆمەوە و بەرەو باشوور واتە بۆ تەبەز بەڕێکەوتم. کاتێک کەشتێکەمان بە پێچەوانەی ئاڕاستەی ئاوی نیل ڕێگەی باشووری گرتەبەر، وەکو ئەوە بوو کە دڵم لە خەم ڕزگاری بوو بێ. کاتێ لە شاری ئاسۆ بەڕێکەوتم بەهار بوو، پەڕەسێرکەکان لە هەوادا دەفڕین و هەڵسوونی نیل کۆتایی پێهاتە بوو. قڕولیتە ژیان بەخشەکەی زەویدا پۆشی بوو. من وەکو ئەڤیندارێ کە بۆ دیداری خۆشەویستەکەی بێ ئۆقرەیە بەپەلە بووم کە زووتر بگەمە تەبەز. مرۆڤ بەندەی هەستەکانی خۆیەتی، کۆیلی ئەو شتەیە کە خۆشی دەوێ. جا چ مرۆڤ بێ یان گیان لەوەر یان ڕوەک بێ یان گیان، منیش تەبەسم خۆش دەوێ چونکە شوێنی لەدایک بوونم بووە، لەوێدا گەورە بووم، خوێندە بووم. جگە لەوەش لە دوای دەرچوونم لە شاری ئاسۆ
وەکو باڵندەیەک کە لە قەفەس قوتاری بوو بێ کامەران بووم هەستم دەکرد کە ئازاد بوومە، چونکە من لە شاری ئاسۆدا زیاتر لە دانیشتوانی ئەوێ خۆم بە پابەندی بڕیارەکانی فرعون دەبینی، چونکە گەلی میسر لەبەر ئەوەی کە فرعونیان بە کوڕی خوا دەزانی بە چاوی خوایەکەوە لێیان دەڕوانی و گوێڕایەڵی فرمانەکانی ئەو بەکارێکی سروشتی دەزانرا، چونکە وا دەزانن کە گوێڕایەلیکردن لە خوا واجبە. بەڵام فرعون بۆ من کە پزیشکی ئەوم یەکێکە لە تاکەکانی مرۆڤ و من ناتوانم ئەو بەخوا بزانم، لەگەڵ ئەوەشدا لە شاری ئاسۆ ناچار بووم وەکو خەڵکی تر ملکەچی فەرمانەکانی بم. بۆیە من زیاتر لە بەندایەتی ناڕەحەت دەبووم، چونکە خەڵکی گوێڕایەڵی خوایەک بوون، من گوێڕایەڵی مرۆڤێکی وەکو خۆم بووم. بەڵام لە پاش ئەوەی کە 2 ڕۆژ بەسەر سەفەرەکەمدا تێپەڕی لە شاری ئاسۆ دوور کەوتمەوە، توانیم لە شوێنێکی دوور لە ئەو شارە لەبارەی فرعونەوە توێژینەوە بکەم. بۆم دەرکەوت کاخناتون پیاوێکی گەورەیە کە خاوەنی خوایەکی گەورەیە و ئەو شتەی کە بووە هۆی ئەوەی فرعون و خواکەی بە مەزن بزانم بەراوردی نێوان خوایەکەی ئەو و خواکەی ڕابردوو بوو. خوای کۆنی ئامون خوایەکی پڕ و پوچپەرست و خوێن مژ و بێبەزەیی و پاڵپشتی دەوڵەمەندەکان و زۆردارەکان بوو. ڕێگەی بە کەس نەدەدا کە بپرسێ بۆچی، ئەمەی بە کوفر دەزانی، چونکە دەیزانی ئەگەر خەڵک بتوانن بپرسن بۆچی ئیتر چیتر ناچنە ژێرباری زۆرداری و چەوساننەوەی ئەوان. بەڵام خوای نوێ ئازادی بە خەڵکیدا بوو، هەرچیەک دەیانەوێ بپرسن، هەرچیەک دەیەوێت بیکەن، بەمەرجێ ئازاری خەڵکی تر نەدەن. خوای نوێ خەڵکی لە بیر و باوەڕی پوچ و خورافیات و ترس و نەزانی ڕزگار کرد. بەڵام ئەو پڕ و پوچپەرستی و ترس و نەزانینە بە جۆرێک بەسەر خەڵکیدا زاڵ ببوو کە تەنانەت دەترسان ئەو شتانەیان لەدەست بچێ ئەگەر خوای تازە شێوەیەکی هەبوایە خەڵکی زووتر دەیان پەرست. بەڵام میستیەکان ناتوانن لەوە بگەن کە لەوانەیە خوایەکی بێوێنە و بێپەیکەر هەبێ. خەڵکی ناتوانن تێبگەن کە خوای نوێ وەکو سروشتوایە لە هەموو شوێنێکە، بەڵام کەس ئەو نابینێ. ئاسەواری ئەو لە هەموو شوێنێکەیە بەوێ ئەوەی شێوەیەکی هەبێ. خەڵکی توانای تێگەیشتنی ئەوەیان نییە کە بزانن هەموو ئەو خوایانەی کە تاوەکو ئەمڕۆ هاتوونە تەنها بۆ کاروباری دنیایی هاتوونە، تەنها ئاتوونە کە جگەل لە کار و کردداری دنیایی بەختیاری هەتا هەتایی مرۆڤ دەستەبەر دەکا. خەڵکی بەهۆی هەزارەها ساڵ پڕ و پوچپەرستیەوە ناتوانن لەوە تێبگەن کە کاتێ فرعون دەڵێ ئاتون لە خودی ئێوەدایە، لە نێو دڵتاندایە، نەک لە شوێنێکی تر مانای چییە؟ ئەوان وا ڕاهاتوون کە خوا لە شێوەی بد لە دەوری خۆیاندا ببینن. خوای نەبینرا و لە هەموو شوێنێ لەوانەیە لە نێو دڵی مرۆڤیشدا هەبێ، بۆیە ئەوان مەفهومێکی دیکەیان نییە. فرعون وا دەزانێ کە هەموو خەڵکی بەقەدەر ئەو هەست و هۆشیان هەیە دەتوانن لە وتەکانی تێبگەن و ئاگای لەوە نییە کە هەزاران ساڵ لەوبەر لە سەردەمی دروستکردنی هەڕەمەکانەوە هەتا ئەمڕۆ خەڵکی نەزان و پڕ و پوچپەرست بوون و ئەم سەردەمە درێژخایانی نەزانین و ئەم سەردەمە درێژخایانەی نەزانی و خورافیات پەرستی خەڵکی لە ئاژەڵەکانیش بێهەستر کردووە و ناتوانن تێبگەن کە خوا لە دڵی مرۆڤدایە. تا سبەی شەو و کاتژمێر دەدەینەوە خزمەتتان لە حەڵقەیەکی نوێدا. خواتان لەگەڵ.